ئەزانی بۆچی هیچ حسابێک بۆ هۆشداریەکانی داواکاری گشتی و بەڕێوبەرایەتی ئاوی سلێمانی نەکرا؟ چونکە هەردوو پرۆژەکە دوو کۆمپانیای نزیک لە کاکبافڵی برات جێبەجێ دەکەن کە جگە لە بەرژەوەندی و قازانجی مادی خۆیان حساب بۆ هیچ شتێکی تر ناکەن لە شاری سلێمانیدا. جا خەڵکی سلێمانی خۆشەویست، ئێستا راپۆرتەکەی داواکاری گشتی سلێمانیتان وەک خۆی بۆ دەخوێنمەوە بۆ ئەوەی بزانن ئەم زانیاریانی پێتان دەڵێم نەقسەی منە، نەشرۆڤەی سیاسیە، بەڵکو راپۆرتی داواکاری گشتی سلێمانیە. سێرکە ئەمە ئەو کتابانەیە کە داواکاری گشتی لە سلێمانی ئاراستی لایەنە پەیوەندیدارەکانیان کردووە وەک سەرۆکاتی شارەوانی سلێمانی هەمووی بەڵگە و مستەمسەکە ئەمانە لە نووسراوی ژمارە 2360 لە 4/12/2024 زۆر بەڕوونی دەڵێت. هەردوو پرۆژەی سەرچنارستی و تافگەسیتی کە لە 5,000 نیشتەجێبوون پێگاتون لەسەر ئەستیڵ و سەرچاوەکانی ئاوی سەرچنار دروست دەکرێن کە 27% ئاوی خواردنەوەی شاری سلێمانی دابین دەکات. ئەم پرۆژەیە لەلایەن بەڕێوبەری ئاوی سلێمانی بە نووسراوی ڕسمی ڕەتکراوەتەوە و تێیدا هۆشداری دراوە لە ئەگەری پیسبوونی ئاوی پرۆژەی سەرچنار کە شاپڕۆژەی ئاوی خواردنەوەی شاری سلێمانیە. هەروەها جێبەجێکردنی پرۆژەکە زیان دەگەێنێت بە سەرچاوی ئاوی سلێمانی و لەوانەیە ڕێڕەوی ئاوی سەرچنار بگۆڕێت و هۆکارێکی شە بۆ پیسبوونی ئاوی سەرچنار.